لەم تەوەرەیەدا باز لە بەخێوکردنی باڵندەی جوانی دەکەین لە مەرزەدا پێویستە چۆن بەخێوکرێت کە میوانەکەم کاکسۆران جەمال لە کەشارەزای بەخێوکردنی باڵندە شێکی ڕاستەخۆ لەست لەمانەوە لەگەڵمان دەبێت وردەکاری ئەم بابەتەمان بۆ دەگوازێتەوە. سڵاو لێبێ کاکسۆران، بەینی باش. سپاس بۆی کە لە بەرنامەی بەینی باش کورسان لەگەڵ مەزا بەشداری ئێمە باز لە باڵندەی جوانی دەکەین. ئەمێ سەرەتا بزانم باڵندەی جوانی پێویستە بە چ شێوازێک بەخێو بکرێت؟ بەڵێ ئێمە کاباسی باڵندەی جوانی ئەەکەین وکوتمان دوو شێوەیە، یەکیان بۆ بەرهمێنانە، یەکێکیان بۆ ئەوەیە کە وەکو ماڵی ڕابگیرێت. لە هەردوو حاڵەتەکە پێویستە ئێمە کە باڵندەی جوانی بەخێو ئەەکەین ئەوە بزانین کە باڵندەی جوانی چوار قۆناغی ژیانی هەیە، بەپی ئەو قۆناغی ژیانی ڕووناچی و خۆراک و پلەی گەرمای بۆ دابینکەین، وەک هەر چوار وەرزەکەی ساڵ کە ئێماڵین بەهار کەشوهەوای مامناوەندیە، با بڵین خۆشە و با بڵین بۆ باڵندە لەسەر و 18% بۆ 21 پلەی سەدیە ڕووناچی بەرەو زیادبوو نەڕوات، خۆراکی دەبێت خۆراکێکی بیرێتێ کە پڕ بێت لە ڤیتامینات و لە کانزاکان، هەروەها کە باسی هاوینەکەین، هاوین گەرمە، ڕووناچی با بڵین ئەبێ ڕووناچی زۆر بێنی، کاڵین ڕووناچیان ئەبێ زۆرترین کاتی 24 کاتژمێرەکە باڵندەکە بەخەبەر بێ و نەنووسە بێت، یاخود کەمترین کاتژمێر بنوێ. کاڵین پاییز قۆناغی با بڵین هاوین قۆناغی توولەکێتی، ینی گۆڕینی پەڕەکەیەتی کە ساڵی جارێکە بێن پەڕە بگۆڕێ، کە ئەڵین پاییز ینی قۆناغی پشوو کابێ بەلایانی کەمەوە 3 مانگ ئەم باڵندەیە زیاتر بنوێت و کەمترین کاتژمێری ڕۆژ بەخەبەر بێت. قۆناغی جوودبوونی ژەر و کووتمان ئەوش لە بەهارا دەست پێکات، ئەبێ ئاگاداری ئەمە بکرێت کە باڵندە خۆی وا دروست بووە کە بەرگەی پلەی گەرمای بەرز و نزم ئەگرێت، هەروەها ئەبێ پاکوتەمیزی بە بەردەوامی ئاگامان لێ بێت، ئەبێ ئەو خۆراکانەیان بۆ دابینکەین قەفەزی تایبەتی بۆیان، هەست گۆڕانکاریەکیش لە هەڵسوکەوتی باڵندەکە هەستمان پێکرد ئەبێ بە زووترین کات چارەسەری کەین یا بزانین هۆکارەکەی چییە. زۆر باشە کاکسۆران، لەم ژینگەی ئێستادا با بڵێن لە هەرێمی کوردستان کامە جۆری باڵندە دەتوانێت بژیت و بەخێو بکرێت؟ بەڵێ لە هەموو جۆرە باڵندێک لە کوردستان ئەتوانێت بەخێو بکرێت، ئەتوانێت بەرهەمی لێ بهێندێت بەبێ هیچ کێشەیەک، بە تایبەتی لە سروشتی کوردستانە، ینی وەکو لای ئێمە لە کوردستانە ژمارەیەکی بێشمار باڵندەی کێوی هەیە کە لە هەر شوێنێکی زیانە هەیە ئەوەندە نەبێت، کۆمەڵی باڵندەیە با بڵین سروشتی خۆیان هەیە کە بە تایبەتی دەن و قەوسەکان کە لە کوردستان نییە، بەڵام ئەتوانێ بژی. ئەگەر ئێمە بۆ نمونە لە وانە هەیە یاخود لە تانجەرۆ کۆمەڵێک تووتی هەیە کە پێی ئەوترێت دوڕە کە بەرڵا بووە، ینی وەختی کە بەرڵا بووە و خەڵک ئەیبینێ لێ کە زاوزیان کردو و ئەژی. گرنگ ئەوەیە ئێمە بتوانین سروشتی ئەو باڵندانە بپارێزین لە کاتێکە ئێمە ئەم باڵندانە لە زستانە کە خۆراکیان کەمە بێت، پلەی گەرما زۆر دائەبەزێ و خۆراک کەمە بێت کە نزیکە بنەوە لە ئاوەدانیەکانی ترم، ئاوەدانیە شارە شارۆچکەیە ماڵە هەت شتێکە ئێمە بتوانین بڕێکی کەم خواردنیان بێنیە بۆی بەردەوام بن و تووشی مەترسی لە ناوچوون نەبن. کاکسۆران، زیاتر کام جۆری باڵندەیە ئەخوێنێت؟ ئەمێت نمونەیەکیشمان پیشان بێت بزانین جۆرەکەی چییە و ناوی چییە؟ بەڵێ باڵندەکان هەمووی بەگشتی ئەخوێنن بە تایبەتی نێرەکانیان. ئێستا باڵندانی کە ئێمە سەیرانەکەین ئەمە بووکە سوورەیە. بووکە سوورە لە کوردستانە لە سروشتی کوردستانە هەیە، یەکێکە لەو باڵندانەی کە دەنگێکی زۆر ناوازە و خۆشی هەیە کە خەڵک ڕای ئەگرێت لە بەر دەنگەکەی. ئەمانەی کە ئێستا ئێمە سەیرەکەین ئەمە جۆرێک بڵین هەر لەو بووکە سوورەیە کە لە سروشتا هەیە و لە ئەوروپا پێش خراوە، ینی وەچەی دوێنێ خراوەتەوە، قەبارەیان گەورە کردووە، ڕەنگەکانیان گەورە کردووە، کەم باڵندانە لە سروشتی کوردستان ئەوکوتم ئەبوایە ئەگەر ئێمە بمانتوانیایە سروشتی ئەم باڵندانە بپارێزین و نەبوایەتە ئەوەی کە ڕاو بکرێن و قەڵاچوا بکرێ و بفرۆشتێت لە بازاڕەکانە بە پارەیەکی کەم لەسەر بانی هەموو ماڵێک یاخود لەسەر داری هەموو ماڵێک ئەبوایە لە هەموو باخچەکانە ئەم جۆرە باڵندەیە هەبوایە
ئەم جۆران ئەمی ژەر ئەخوێنێ ئەمە پێی ئەوترێ بۆ دژی لای خۆمان پێڵن تێرحوب کە ئەمیش لە سروشتا هەیە لە ئوسترالیا ئەژی کە جۆری خۆی جۆرێکی بچووک و سەوزە ئەمە ژەر بە هەمان شێوە لە ئەوروپا پەری پێچەندرا و گەشتینەتە ئەو ئاسەی کە ئەم جۆرەی لێ دروستکەن کە پێی ئەوترێ با بڵین بادجی ئینگلیزی کە ئەمانیش پۆلێن ئەکرێ بەپێی ئاستەکەی و بەپێی ئەو شێوەیە کە با بڵین ستانداردەکەی کە بادجی ئێستا لە کوردستانە زۆر بە باشی با بڵین زیا ئەکرێت زۆر بە ئاسانی زیا ئەکرێ و خەڵکێکی زۆریش بە خێویەکە و دەنگی خۆشە ئەمانیش کەنارین کەناریش دەنگی زۆر زۆر خۆشە کە زۆربەی خەڵک ئێمە وەختی خۆی لە ساڵەکانی هەفتا با بڵین ئەوانەی پێش ئێمە باڵندەیان بەخێو کردووە لەبەر دەنگەکەی ڕایانگرتووە بەڵام لەبەرەوەی کە هەوای کوردستان باش بووە لەسەر هەموو ئاستی عێراقیش لە سلێمانیا زۆر بە ئاسانی و لە کوردستان توانراوە کەناری پەری پێ بسرێنرێ و بەرهەمێکی زۆری لێ بگرێ و ئێمە لە ساڵەکانی هێشتاشە کۆمەڵێکی زۆر کە توانیویانە لە بەخێوکەران سوودمەند بن لەم کەناریە کە توانیویانە وەکو بژێوی ژیانیان سوودی لێ ببینن بەگشتی هەموو باڵندەکان وکوتمان ئەخوێنن نێرەکانی ئەخوێنن زیاتر و ئەوانەی کە پێی ئەوترێک با بڵین بۆ دەنگ بەخێو ئەکرێت بادجی بۆ دەنگ بەخێو ناکرێت کە بادجی جوان لێت ێسە و جیگەجی کاکە جیاوازە بەڵام بەگشتی هەموو جۆرە باڵندەکان نێرەکانیان ئەخوێنن بەڵام خوێندنەکان لە باڵندەیەک بۆ باڵندەیەک جیاوازە. کاک سۆران ئاماژە بە کۆمەڵێک جۆری باڵندەی جیاوازدا بەڵام دەمەوە بزانم کامەیان زووتر و باشتر ماڵی دەبن. بۆ ماڵیکردن کە ئێمە باسی ماڵیکردنەکەین دەن و قەوسەکانن ئیتر دەن و قەوسەکان کە لە بۆ دژیە وتمان لە تێرەحوبەوە بەرەو با بڵین پراکێتەکان کە پیان ئەوترێ لە کوردستان وکو کۆکتێل و غەندور و ڕۆزێلا و کۆنیۆر و دووڕە و شاتوتی و بەرەو هەموو جۆرەکانی توتی کە زۆریان زۆرە ئەوانە خوان توانای با بڵین لاساییکردنەوەیان هەیە مێشکیان بەپێی جۆرەکانیان ئەو شانەی کە گوێیان لێ بێ وەری ئەگرن کە وەریشیان گرت ئەوترێتەوە ئەمە وەکو قسەکردن وەکو ماڵیکردنیش بۆ نمونە ئەم تەیرە ماڵیە کۆکتێل و غەندور ماڵی ئەکرێت دووڕە ماڵی ئەکرێت لە کوردستان وەرە ئەخواستی هاوڵاتیان زیاتر لەسەر کامیانە ئەگەر بچین بۆ لای ئەمان ێسە لەسەر هەموو جۆرەکان ڕەغبەتی لەسرە توتی با بڵین کاسکۆر ڕەغبەتی لەسرە ئەمازۆن ڕەغبەتی لەسرە ئەم با بڵین هەم وەکو نرخ با بڵین کۆکتێل هەم وەکو نرخ هەم وەکو هاوڕێتیش هاستەکەم هاوڕێکی جوانی مرۆڤە وەکو نرخ هەم وەکو با بڵین ئاسانی کە زیا ئەکرێت لە کوردستان کە زیا ئەکرێن لە کوردستان کۆکتێل خەڵکێکی زۆر حەزیلێتی چکەم نرخیشی گونجاوە هەم بە ئاسانیش با بڵین بەرهەمی لێ ئێندرێ و خەڵکێکی زۆریش حەزیلێتی وکوی بینێسام ئەمە هی خێزانێکە بۆیانێ ناوین بۆی کە لە بەرنامەکە بۆی بتوانین ئەمە قسە شەکات تاوان ماچ بەڵێ باش کاک سۆران ئەمێت توتیشمانی شام بیت توتیمان لا نییە ئێمە بەداخەوە لەبەرەوەی بەڕاستی ئێمە وەکو کاردیناڵ ئێمە لە وەکو تەخەسوس ئیشەکەین بەڕاستی ئیشی ئێمە زیاتر لە با ئێمە پێڵین دەنوگڕەکەکان یاخود باڵندە دەنگخۆشەکان چکەم و خۆم شارزاییم زیاتر لەوایە لەبەر ئەوەی توتی پێویستی بە DNA هەیە تەنانەت ئەم کۆکتێلانەش زۆر جان نێر و مێژیاکردنەوەیان زۆر قورسە ئەبێ شوێنی گەوران هەبێت ئەبێ شوێنی گەوران بۆ دابینکەین ئێمە ناتوانین لە شوێنی چووکو ئەم دوکانە ڕاستە گەورەیە بەڵام ناتوانین ئەو شوێنانیان بۆ دابینکەین وەکو تشم جیاکردنەوەی نێرومەیان قورسە لەبەرەوە ئێمە بەڕاستی توتیمان هەر لەگەڵ توتیا ئیش ناکەین خۆمان زیاتر ئیش لە دەنوگڕێکەکان ناکەین کاک سۆران ئاماژە بە کەناری کرد ئەو جۆرانی کە ئەخوێنن کە دەوەکو بدەنگ خەڵک ڕاگرێ بڵێ باس لە کەناری کرد و بە هەمان شێوە کۆکتێل و بلبل دەمێ بزانم ژیانیان بەخێوکردنیان جیاوازە
وکو بەخێوکردن هیچ جیاوازیەک نییە لە نێوان تووتیەک و لە نێوان کەناریەکە. هیچ جیاوازیەک نییە لە نێوان با بڵین کۆکتێلێک و زێبرافینچێکە. هیچ جیاوازیەک نییە لە نێوان با بڵین ماکاو کە لە هەموو تووتەکان گەورەترێکە قەبارەی و کە شوێنی گەورەی ئەوێ لەگەڵ کەناریەکە، چونکە ئەمانە هەمویان وەکو یەک بە قۆناغی پشوو، بە قۆناغی توولەک، بە قۆناغی بابلین ئامادەکردن بۆ زاوزێ، قۆناغی زاوزێکە و باسمان کرد، هەمویان بە هەمان قۆناغا ئەڕۆن، تەنانەت مریشک و کۆتریش. هیچ جیاوازیەک نییە، نەخۆشەکانیان هەمووی یەکە، بابلین پاک و تەمیزی و ئەرککێشان لەگەڵیان یەکە. بەڵام ئەوەندەیە ئەبێ ئێمە بزانین کاتێک کە ئێمە تووتێگەێنین تووتێک ناتوانین بۆ ماوەی مانگە دوو مانگ بیخیتە قەفەزێکی بچووکە و لە قەفەزێکی بچوو کاتان بێت. ئەم تووتێ بە تەنیا پێویستێکی بە قەفەزێکی زۆر گەورەیە کە لە دوکانێکا بە لە 2 مەتر بۆ 3 مەتر کەمتر نەبێت. ئەمیش پێویستی بە شوێنێکی زۆر بەرفراوانەیە تۆ بۆی بتوانی بەلایانی کەمەوە ئەگەر 40-50 تووتی دەبێ ئەبێت 50 قەفەزی بەو شێوەیەوە بێ. هیچی جیاوازیان نییە، بەس جیاوازەکان ئەوەیە کە ئەوان قەفەزی گەورەتریان ئەوێت، ئەمان قەفەزی بچووتریان ئەوێت کە ئێمە بڵین لە لای خۆشمانە. ئێمە بۆ نمونە ئێمە زێبرامانەیە، ئەمانەی خۆمانن بێچوویەک دەربێنم بە ئاسانی ئەگەر کاتێکیش ئەم باڵندانە لای خۆمان ئامادە ببن ئەتوانین بەرهەمیان لێ بگرین. ئەمە ئێستا 2 ڕۆژیکە ئەمە زێبرایە، ئێمە توانین خۆمان بڵین ئەڵخی خۆمانەیەکەی نەقاش بە ناوی سلێمانیەوە بە ناوی خۆمەوە کە و کوشماری بەخێوکەر کە ئێمە کۆمەڵەیەکمانەیە کۆمەڵی بەخێوکەرانی باڵندە کە هیوادارین لە ماوەی داهاتوە بتوانین چالاکی بکەینەوە کە زۆرێک با بڵین ئێمە ئەوانی کەش بێچویان تایە بێچووی بچووکتری تایە ئەگەر سەیران بکەین وکوتم ئەمەش دانیشی کە ئەمیش بێچوویەکی تایە بە ئەمان شێوە. زۆر کەسی ژەڵێ نابێت دەستکاری بێچوو بکرێت یاخود دەستکاری هێلکە بکرێت. بەڕاستی ئەمە کەوتۆتە سەر ئەوەی بەخێوکەرەکە چەند لەگەڵ باڵندەکانیە ئاشنایە و ینی بڵین ئەم باڵندانە لی ناترسن. تۆ جووتێک تەیری هەیە ئەمان دوو بێچووی هەڵێناوە ئەگەر سەیریکەین چەند ئاشنایە ئەم باڵندانە لە ئێمە ناترسن چکەوە بەردەوام دەستمانتیایەتی بە ڕۆژانە پاکرێنەوە، ڕۆژانە دان و ئاویان بۆ ئەگۆڕێ، ڕۆژانە ئەبێ ئاگاداریان بین سەیریان کەین. لەبەرەوە ئێمە بە بەردەوام ئەبێت باڵندە چاودێری بکەین وەکوتر بۆ نمونێسم ئەمیش لێرە ئەگەر هەمووی ئەمانە ئەوەی بێچوویتیا بۆ ئەمە هێلکەی تایەلکەکانی ئەگەر سەیریکەین وەکو زانیاریش ئەم چوارەیان تەلقیحن یعنی بێچووی دروست بووە، بەڵام ئەو دانەیان بێچووی دروست نەبووە پێی ئەڵێن ئێمە پوچەیە خۆت بێچوویتیان نیە. یعنی بە بەردەوام ئەبێ بەخێوکەر هەر بە ڕەنگەکەش یا ئەیبینین کە جیاوازە کە ئەم دانەیان کە ئیبینن ئەم دانەیان ئەمەی سەرەوە ئەوە هیچ بێچوویتیان نیە، بەڵام ئەو پێنجەی کە بێچوویتیایە ینی بێچوویتیا دروست بووە. بە چاودێریکردن بەردەوامی زۆر گرنگە کە ئەم باڵندانە بێت چاودێری بکرێن، ئەبێ پا بکرێنەوە. لەبەر ئەوەی ئێمە زیاتر بۆیە تەخەسومان لەبایەت ئەمە توانامان هەیە خۆمان شارەزاییمانتیا هەیە، خۆمان تۆزێکی لێ ئەزانین، شتێکیش کە بە تەواتی لی نەزانین وەکو بەخێوکردن ئێمە بەڕاستی ئەوانە ناهێنین. بەڵێ کاک سۆران ئەمە بزانم نرخەکانیان چۆنە بەپەی جۆرەکان نرخەکان چۆن دەگۆڕە بەتایبەت ئەو کۆکتێلی کە لەسەر دەستە. بەڵێ نرخەکان کەوتۆتە سەر ئەوەی ئەم باڵندەیە بۆ تا چەند زیرەکە، تا چەند قسەکات، تا چەند ماڵیە، تا چەند پاک و بە شێوەیەکی تەندروست پەروەردەکراوە و بەرهەمێنراوە، چکە جیاوازیەک ئەمە نرخەکانی ئێستا ئەمڕۆ بە حکمیەوەی کە قوتابخانە هەیە و با بڵین زیاتر با بڵین ئەوانەی کە عوتڵیان هەیە حەزیان لێتی نرخیان ئەمانەی تر لە 60,000ەوە تا 150,000 بە پێ ڕەنگ و قسەکردنی و قسە نەکردنی ئەگۆڕێت. تووتەکانی ژەر بامان شێوە ئەویش ئەمانە هەمووی بڕیاری لە ئەوە ئەیان نرخەکەی چەنە. بەڵام ئەوەی کە گرنگە لە کوردستانە کە خەڵک بیزانێ ئەوەیە ئەم باڵندەیە بەس بۆ ئەوە نییە وکو یاریەک تۆ بیکڕیت و یاری لەگەڵا بکەیت یاخود مناڵ یاری لەگەڵا بکە، بەڵکو ئەم باڵندەیە بۆ ئەوەیە ببێ بە هاوڕێیەکی ئەم مناڵە. ئەمە زۆر گرنگە کە خەڵک تێبگات. ئەمە وکو مناڵێک وایە پێویستی بە خزمەت هەیە، پێویستی بە چاودێری هەیە، پێویستی بە ئەوەی هەیە ڕۆژانە تۆ پاک و تەمیزی ڕابگریت، ئاگاد لە تەندروستی بێت،
ئەمە وەکو هاوڕێیەکی لێ لەگەڵ مرۆڤەکانە وەکوی بینن ئەم باڵندەیە لە خۆم نابێتەوە بە مەرجێن باڵیشیەیە کە ئەشتەوێ قسەی لەگەڵا بکەیت قسەت لەگەڵا ئەکات وەڵامت ئااتەوەیش فێرە بێت ئەو کە پیاڵی چۆنی چۆنی ئەویش فێرە بێ و وەڵام کەیاتەوە بەڵێ زۆر باشە کاکسۆران ئەماژە و بە تەندروستی کرد تا چەند گرینگە ئاگا و لە دۆخی بێ لە تەندروستی بە بەتایبەت لەم وەرزەتا کە وەرزی سەرمایە ئایج نەخۆشیێکی ئەویان هەیە کە لە نێو خۆیاندا بگوازرێتەوە؟ بەڵێ ئەمە خاڵێکی زۆر گرنگە کە ئێمە ئەتوانین بڵین باسی چارەسەر بکەین ئەگەر ئێمە باسی چارەسەر بکەین وەکو چۆن ئەڵێ خۆپاراستن باشترێکە با بڵین ئەلوقا خەیرن منە العیلاج ئەگەر ئێمە باسی ئەوە بکەین گرنگ ئەوەیە بەخێوکەر کاتێ باڵندەیەک بەخێوە کات ئەو کووتمان بزانێ باڵندە بەرگەی پلەی گەرمای بەرز و نزم ئەگرێت خۆی خواوای دروست کردووە ئەوەی کە لەسەر مرۆڤە ئەوەیە کە تۆ بەرگری ئەم باڵندەیە بەهێزکەی بەرگری باڵندەش بە چی بەهێز دەکرێت بە خۆراکێکی تەندروست بە خۆراکێکی سروشتی چونکە کێشە لەوایە کاتێک تۆ هەچ خۆراکێک یاخود هەچ خۆراکێکی تەواوکەرکاڵی خۆراکی تەواوکەر بریتە لەم لەمانی کانزا و پرۆتینەکان و ڤیتامینات و جۆرێکی کەلستریلاکی پێوترێت ئەمە ئەبێت ئێمە حسابی ئەوکەین نابێت تۆ شتێکی بیتێ کە چیمیایی بێت چونکە ئەو چیمیایە ڕاستەوخۆ کاریگەری خراپی ئەبێ لەسەر جگەری باڵندەکە لەبەر ئەوەی سە بۆ نمونە ئەمە پێی ئەوتێ جای گەزگەزەی پێڵن بە کوردی جایەکە و هاڕاوە جایەکی سروشتیە ئەمە وەکو ئەنتیبایۆتیک بەکارهێنرێ وەکو با بڵین بەرگری لەشی بەخێوەکە ئەمە سپریلیۆنەیە ئەمە قەوزەی دەریایە ئەو قەوزەیە کە مرۆڤیش بەکارهێنێ لەوانەیە بەڕێزیشتان گوێتان لەم ناوانە بێت هەر مرۆڤیش ئەمە بەکارهێنێت ئەمەیان سیرە سیری سروشتی هاڕاوە ئەمە پێی ئەوترێ ئۆمیگاسری کە ڕاستەوخۆ زەیتی جگەری حوتە هاڕاوە و بۆ باڵندە دانراوە گە بیکەین و سەیری بکەین مامبورە ئەمە خەمە ئێرەوە تۆ ئێرەوە ئەمە ئەگە بیبینن هەمووی سروشتیە هەمووی ئەگەر کەی بینیت کە بە ڕەنگەکانی شیا دیارە هەر ڕەنگی خۆی هەیە ئەمە ئێمە تێکەڵی ئەەکەین ئەمە پێ ئەوترێت لوقاحی با بڵین هەنگی پێ ئەوترێت ئەمەیان کە با بڵین هەنگ ئەی گوێزێتەوە بۆ پیتێن بەکارێت کە ئەمانە هەمووی ئەمان ئۆریگانۆیە کە ئۆریگانۆوە زام جاتری پێڵن لای خۆمان ئەگەر هەر هەڵیشی بچڕین ئەمە ئەی بینین ئەگە بۆنی کەی ڕێک ئەمە بۆنی جاتری لێچکە جاتری هاڕاوە کە ئێرێ بە باڵندە با بڵین ئەمانە کە ئێمەینێ ئەمەیان کەرتەشیە هاڕاوە ئەمەیان هەمووی هاڕاوەی با بڵین جا و ڕووەکە ئەمانەی کە ئێمە تێکەڵ یەکەین لەگەڵ ئەو خواردنە تەواوکەرەی کە پێی ئەوترێت سریلاک ئەی خۆن تۆ بەرگریەم باڵندەیە بەهێز ئەەکەیت کە باڵندەکەش بەرگری بەهێز بوو زۆر ئاساییە بەرگەی پلەی گەرمایی بەرزەگرێت بەرگەی پلەی گەرمایی نزم ئەگرێت گرنگ ئەوەی ئەوژک و مرۆڤ وایە مرۆڤ چەند بەرگریشی بەهێز بێت زۆر جار سەرمای ئەبێت تووشی کێشەی ڕخۆڵەکان ئەبێت باری دەرونی تەواو نابێت ئەمانش باڵندەش بە ئەمان شێوەیە گرنگ ئەوەیە ئەوەی کە باڵندە بەخێوەکە ئایا وەکو بەرەمێنان بێت یاخود بۆ ئەوە بێت کە وەکو ماڵی بێت ئەبێ ڕۆژانە ئاگاداری بکە سەیری چاوی کا بێت چاوی گەشاوە بێت چاوی کراوە بێت کە هەستی کرد لە هەڵسو و کەوت یاوەکو ڕۆژانی کەنیە ئەبێ بیگرێت سەیری ناوسکی بکات ناوسکی باڵندە بۆ نمونەیەسە ئێمە کە باڵندەیەکمان شتێکی ئەبێ ئەم باڵندەیە ئەمە ئیگرین سەیری ناوسکی ئەەکەین توی لێ ئەەکەین بەم شێوەیە ئێمە ئەبێ ناوسکی پاک و ساف بێت ئەگەر بیبینن ئێوە سەیری بکەن ئەمە ناوسکی پاک و سافە کاتێک کە ئەباڵندەکە هەستی پێەکەی بەم شێوەیە نیە سکی چووە بە قوڵە دەمارەکانی دەرکەوتووە دەماری شیر ئەبینی دەمانی سوور ئەبینیت ئێرە جگەرێتی کە جگەری شینێکی تایە مانای ئەوە مەجگەری کێشەی هەیە ئەگەر لە ڕیخۆڵەکانی و بینی دەمارەکانی بینی مانای ئەوەیە بۆی بیبینن مانای ئەوەیە ئەم باڵندەیە ناوسکی ڕیخۆڵەکانی کێشەیەکی هەیە ڕاستەوخۆ بێ بگەڕێ بە شوێن هۆکارەکەیە ئاوەکەی ئەبێ ئاوی تەنکی سەربانی نینێ بە هەمان شێوە ئاوی بەلوعی نینێ ئاوی تەنکی سەربان لەبەرەوەی قەوزە ئەگرێت قەوزە ئەگرێ و کۆن ئەبێت هەمومان ئەزانین لەبەرەوە نابێت ئاوی تەنکی سەربانی بیرێتێ زایدەن کاتێک کە ئاوی بەلوعی تێ ئاوی بەلوعە ڕاستەوخۆ کلۆری تایە کلۆر زۆ خراپە بۆ جگەری ئەم باڵندەیە کات ئێمە بمانێ ئاوی خواردن بە باڵندەکانمان ئەبێ شەو بیکوڵێنین
داینێن تابانی سار بێتەوە ئەتوانی بۆ هەفتەیە 2 هەفتە ئەو ئاوە بەکاربیێنی کە زۆر باشە و هیچ مەترسیەکی نییە. کاک سۆران ئەمەژە بۆ کە خۆراکی باڵندە تایبەتە ئەو جۆرانشی کە نیشانە داین هەر لە سیری هاڕا و جۆرەکانی دیکە ینی ئەمانە ڕۆژانە ئەیدرێتێ یان کاتی دیاریکراوی هەیە پێویستە هەفتەی چەند جار بێ؟ بەڵێ ئێسەوە کەوتۆتە سەر جۆری بەخێوکردنی بەخێوکەرەکە. ئێستا لە ئەوروپا ینی زیاد لە 14 ساڵ زیاتر ئەبێت ئەم باڵندانەی ئێمە بەخێویەکەین هیچی سەوزەخۆر و میوەخۆر نین. هەمووی ئەم باڵندانە تۆ ئەخۆن. ینی تۆخۆرن، تۆی تایبەتی خۆیان هەیە، هەر جۆرە باڵندەیە و تۆی تایبەتی خۆی هەیە. لەگەڵیا با بڵێن سریلاکی تایبەتی هەیە. ئێستا گەربووی ئەو سریلاکەش بێنین سەیریکەین. ئەم سریلاکە ئێمە کە لە ئەوروپا دروست کراوە بۆ ئەوە دروست کراوە کە لەگەڵیا کە لەگەڵ با بڵێن ئەگەر سەیریکەین و دیار بێت بۆ نمونە ئەمە سریلاکێکە و سریلاکی مناڵ وایە کە لە ڕێگەی ئەم سریلاکەەوە ئێمە تێکەڵی ئەەکەین. ڕێژەکانیش کە وکو بە ڕێزێ باسە کرد دوو ڕێگە هەیە، یا ئەوە تا تۆ ڕێژەی کەمتری تێەکەیت و بە بەردەوام ئەیەیتێ، یاخود ڕۆژانە با بڵێن هەفتەی 2 جار بۆ 3 جار بەبێ پێداویستی ئەو بەخێوکەرە خۆی چیتری ئااتێ لەگەڵیا ئەتوانێت هەفتەی 2 جار بۆ 3 جار بیاتێ کە ئەمە کەوتەتە سەرەوەی کوتم جۆری ڕێگای جۆری بەخێوکردنی باڵندەکە. بەڵێ سپاس بۆ کاک سۆران جەمال شارەزای بەخێوکردنی باڵندا. سپاس کە لەم تۆری بەیانی باش کوردستان لەگەڵماندا بوویت. سپاس بۆ جەنابەت کاک سۆران. سپاس بۆ ئێوەش دەستان خۆش بێ و کاتێکی خۆش. زۆر سپاس. کاتێکی خۆشتر بۆ تۆش. خۆشەویست